هەر سەبارەت بۆ بارودۆخی جەنگی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت جەنگی ئیسرائیل و ئێران باسێکی ئەو گەشتیارە عێراقیانەتان بۆ دەکەم کە لە دەرەوەی عێراق یاخود لە عێراقەوە گەشتیان کردو بۆ وڵاتەکانی تر. جا بەهۆی ئەو بارودۆخەوە کۆمەڵە گەشتیاری عێراق و هەرێمی کوردستان لە چەند وڵاتێک گیریان خواردبوو. بە نمونە لە تورکیا بوو، لە لوبنان بوو، لە وڵاتانەی دەوروبەر بەهۆی ئەو هێرشەوە کە لە ڕۆژی هێنیەوە دەستی پێکرد بوو. گەشتەکان بە شێوەیەکی گشتی لە بازنەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیچ فڕۆکەیەک گەشتی نەئەکرد و هیچ گەشتێکیش ئەنجام نەدراوە لەبەر مەترسی بۆ سەر فڕۆکەکان و جانی گەشتیاران. جا وەزارەتی گواستنەوەی عێراق بڕیارێکی دەرکردووە. وەزارەتی گواستنەوەی عێراق بڕیاری داوە تیمێکی مەیدانی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەسڕە پێک بێنێ بۆ هەماهەنگیکردن لە ڕێکارە کارژێڕی و تەکنیکەکان بۆ گەڕانەوەی ئەو گەشتیارانەی کە لە چەند وڵاتێکە گیریان خواردووە. جا دەڵێ بە کۆمەڵی قۆناغ دەیکەن. لە قۆناغی یەکەمدا یاخود با بڵێن لە قۆناغی ئێستادا لە پێشینەی کارەکانیان گەڕانەوەی گەشتیارە عێراقیەکانە لە فڕۆکەخانەی بەیروت و فڕۆکەخانەکانی دیکەی ناوچەکە کە ناتوانن بگەڕێنەوە. هەڵبەت کۆمەڵی گەشتیاریش هەوڵیان دابوو کە بە ڕێگای وشکانی بگەڕێنەوە، بەڵام دیار بوو کە نەیانتوانی. بەڵام ئێستا خۆشبەختانە وەزارەتی گواستنەوەی عێراق هەوڵەکانی چڕ کردوێتەوە بۆی کە تەواوی ئەو گەشتیارانی کە لە ناوچەکەیە بەوەی کە گەشتیان کردووە و ئەم بارودۆخەی جەنگی ئیسرائیلانی بەسەر هاتووە و گیریان خواردە ناتوانن بگەڕێنەوە، هاوکاریان بکات بۆ ئەوەی بگەڕێنەوە.